مەجیدە لە شاری کەرکووک دانیشم. نەخۆشی سەرم هەیە و خاوەن ماڵ و مناڵم. جەروا هەیە ئەکەوم لە سەیدەڵیەک ئیشەکەم بە دوو شەفت مانگی بە 350,000 یانە تا 12 شەو ئیشەکەم مانگی بە 350,000. جا پێویستیم بە عەمەلیاتە. ئەم خانووەش کە تیایەم هەر خێرخواز بۆمی کڕیوە لە شاری کەرکووک دانیشم. جا بە عەمەلیاتە جەروا هەیە فەحسێکم بۆ کەین سا بەس ئەوی شایعیان بۆم کردووە بە 250,000 خێرخواز داوێتی. جا داوا لە خێرخوازانەکەم هەر کەسێ لە توانای خۆی ئەگەر بتوانێ هاوکاریم بکە مەمنونیانە بم. جا لە مانگێکە 350,000 وەرەگرم 400,000 بێ بدەم بە فەحسی یانی دوو شەفت لە ئیشێکە هەتا 12 شەو 350,000 وەرەگرم ئەبێ 12 ساعت لەناو جیازەیە. 12 ساعت یانی زۆر ناڕەحەتیە و زۆر ناخۆشە. بەس ئەم ئیشاعیم بە 250,000 کردووە. ئەمەش یانم بە 75,000 کردووە. لەبەرەوە ئەم هینە ئەوەی تێچێ لەبەرەوەی عەمەلیاتە کولفەی زۆری تێچێ. دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم. هیوادارم تەمەن درێژ بن و هیوادارم لەناو خەڵکا زیاتر بن و دەستخۆشی لە خێرخوازانەکەم کە هاوکاری یارمەتی دەستگای بەخشینە دەن و دەستخۆشییان لێکەم و یارەبی خوای گەورە لێیان ڕازی بێت تەمەن درێژ بن ئینشاءالله. وڵای من باری گوزەرانم زۆر ناخۆشە. خۆم بەجیان نەخۆشم، منداڵەکەم بەجیان نەخۆشە. یعنی ئەوە تا فریامان کەون ئێمە مەمنونتانین. باری گوزەرانمان زۆر ناخۆشە. نەبوونەی لە ڕۆیەوە کرێتیم مانگی 100,000 دەم. ژیانم زۆر یعنی سەگە مەرگیاتە زۆر بە ناخۆشیێژە. میسە من خانوویەکەمە بوایە بمتوانێت چارەسەر خۆم و مناڵەکەم بکردایە زۆر مەمنونتم. زۆر مەمنونی ئێوەم. یعنی بەڕاستی ژیانم زۆر ناخۆشە. خۆتان بەچای خۆتان هەموو شتێکتان بینیوە. ئەزان ئەوە ژیان و گوزەرانەکەمە. خۆم لە لایە بەجێ خۆم مناڵ لایە بەجێ. مانگانە 100,000 نەدەم. مەعیشەتی وامان نییە. یعنی یەک ماڵێکم نیە، یەک ئەشیایەکم نیە. ئەو خۆتان بەچای خۆتان گشتی تەسوورکەن و ئەو ماڵەکەم. یعنی ژیانم زۆر ناخۆشە. ماڵەکەم ئەبینن بەچاو خۆتانەوە. هیچم نییە. نە ماڵ نە کرێتی ئەدەم. ئەم ماڵە من نەبیم کەسیای ناژێت. ئەڕەوەڵ ئەو ژیان من زۆر یعنی ئینسان ئێستا معاشێکی بێت بایعێکی بێت شتی هەڵەگرێتەوە خانگێکین خۆی دێت. بەڵام من یعنی هیچ لە هیچیەوە هیچم نییە. عیلاجەکان بەخوا جارێ دوان خەڵک بۆمان نیسان. کرێی خانووەکەشم خێرۆمان 3 مانگ دای جارێ دوان سیان خەڵکدا باشە ئەی کرێخان و ئەی دوایی زۆر مەمنونتانم. دەستان خۆش بێ یا ڕەبی. زۆر مەمنونتم لە مانگە پیرۆزەی خوا دە ئەوەی ترتان بداتێ یا ڕەبی. من مەمنونتانم کە ئەو ئەلێرۆ تا منتان گەورە کرد. ئێوە باوکو برای من دەستان خۆش بێ خوا لێتان ڕازی بێ بۆ خاتر گەورەی خۆی خوا لە دەرد و بەڵا بەدون یا ڕەبی خوایە قەت هیچتان لێ نەیە. ئاگە بەخێر بن بەدامان سەر چاومان خێرتا بنووسێ ئینشەڵڵا. ئێمە لەم ماڵەتین ئایلێکین تاقریبان 6 نەفەری پێگاتینەوە. ئەم کچەمان لە 2012 نەخۆشە. یعنی نەخۆشیەکی درێژخایەن سەرعی هەیە، نەخۆشی دڵی هەیە، کرۆنشی هەیە. دڵەکەی ئەبێ عەمەلیات کەین. یعنی عەمەلیاتەکەیشی مەبلەغێکی زۆرێوێت. هەتا لە دکتۆر چەنەوە تاکتایمان کردە دکتۆرمانی کردە بۆ هەولێر بۆ لای ئەمەرجەدامانی کردە بۆ هەولێر بۆ نەخۆشی خەسخانەی دڵ بەڵام توانامانێت داوای پێ بنین نەدەکەن. ئێمەش داوامان لێتان لە خێرخۆزان لە موسڵمانان هاوکاریمان بکەن.
ئێمە لەم خانگانە ئاوارەکانین یعنی هیچ ئەو ماڵەکەمان ئەوە ژیانمانە ڕاتمان نییە هیچ ڕات بگونا نەلت ڕعاە نە لە حکومە نەیچ کەس نییە حەبوو عیلاجی ماگانەی زیاد هیچ نەستێن 150,000 عیلاج حەبی بۆشتن ماگانە بێژگەلوی دەرزێکیەیە لە جگەگە لە دەرەوە دەست لە خەسانەی لەمان لە دەرەوە زیاد 12 وەرەقە هەتاش وەرەقە کەمتر نییە ئاخرێکش وەرەقەی دەرجەگەیگەرە لە خەسانە خوارەخوا دەست نەکەوێتەوە بەعجا دەستمان ناگەوێت تووشی سەرێشە و ئازارێکی زۆرە بین لەحیبەوەی کچەکە دڵی کونە ئەبێت لە یعنی دکتۆر ئەبێ ئیلاوی عملیات بکەن بەڵام توانای عملیاتمان نییە بەس ئەمە 28 زاید نارە بەس ئەمە جار وایە 30,000 جاوای 28,000 و جار وایە 30,000 ئەمە 34 زاید نارە بەس ئەمە مانگانە ئەمبیانە بۆیان بکردێمانە ئەمە کۆمەڵێتر حەبە بەخوابش 15 زاید نامە لێسێن مانگانە ئیتر ئەمە لە ئێترا هەر هاکەزە ئەمە عیلاجەکانی ئەمە ئیشعایە ئەمە سۆنەرە ئەمە وەرەقەی دکتۆرە خوای گەورەی ئیشەڵڵا ڕزقی ئەو کەسانەمدا کە ئەم هاوکاریمانی لەکردا خوای گەورە دەستگای بەخشینیش ئاوادان بکاتەوە زیاتری بکات یا ڕەبی خوای هەچ کەسێ لەمەیە لە 250 تاو حەچەنێکی تایە خوای گەورە بە حەج بۆی بنووسیە خوای خەبور کە ئیشەڵڵا خوا لە هەمووتانی خەبور کە ماڵی دەستگای بەخشیش ئاوا بێ خوای ئەم برادەرانش ئاوا بێ کە هەوڵیان داوە چەندێک لەگەڵ ئێمە دێن و ڕۆن هاوکاریمان نەکرد و هیلاک بوونا خوای گەورە دەستیان لە دەستیانێ بڕێ یا ڕەبی خوای ڕزقیان زیاد کەی ئەوەی کە خێری کردو ئەوەی کە زەکای دا ئەوەی کە هاوکاریمانی کردا خوای گەورە زیاد بخاتە ماڵەکەیەوە خوای گەورە پێی بەخشێ